بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستانم ئەڵلقەی ژمارە 24تان پێشکەشەکەین. ئەڵلقەی ژمارە 24 بەو مانای کە یەک ساڵ تێپەڕێ بەسەر بەرنامەی نووسین و یادەوەریە. لە ماوەی ئەم ساڵایە ئەمە وعدیەوەمان پێیان کە لەگەڵ مامۆسایەکە پشوو درێژ بین و ئەو بابەتانەی کە گرنگن بە تایبەتی ئەوانەی دەکەچنە چوارچێوەی کتێبەکانەوە، ینی کۆمەڵێک چەمەگەلی زۆر گرنگەیە کە پەیوەستە بێتەوە بە ژیانی ئێمەوە و ژیانی ئێمە پێویستیان پێیەتی. پێویستمان بەوە هەیە کە جارێککە بیانکەین بە دەنگ و بیانکەین بە سوورە بۆی جارێککە ئەوانەی کە پاساوی ئەوان هەیە کە ناتوانن کتێب بخوێنەوە، دەستیان ناگاتە کتێب، نازانم خوێنەواریان نییە، بۆی لە ڕێگای بەرنامەکانەوە جارێکی تر گوێبیستی و هەروەها یاخود ئەو چەمگەلە ببینەوە جارێککە و لە ژیانی خۆیانە جێگایکەنەوە. بەڵە خۆشەویستانم لە ماوەی ئەم ساڵەیە نزیکی هەر ئەو پرسیارانی کە ئاڕاستی مامۆستا عەلی باپیرم کردووە لە چوارچێوەی کتێبەکانە نزیکی 180 پرسیارم لێ کردووە. ئەو پرسیارانەی کە لە لای خۆمان تۆمار کراوە و مەلەفێکی تایبەتیشم بۆ کردوونەوە. ئەوە لە چوارچێوەی کتێبەکانە، بەڵام هەندێک پرسیاری لاوەکیش هەیە کە زۆر جار لە چوارچێوەی گفتوگۆکانە ئەم پرسیارانەمان بۆ دروست بووە. ئێمە تقریبا لە ماوەی ئەم ساڵە 5 کتێبمان خوێندوتەوە. کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام و ڕێچکان، سۆزی نەتەوایەتی، یادی خوا و ئەم کتێبەش کە ئێستا لە بەردەستمانە ڕێگای ساڵح بوون و بەرەو خواچوون. سوپاس دەکەین مامۆستا کە نزیکی ساڵێکە لەگەڵمانای. سپاس بۆ ئێوەش، من سپاسی ئێوە دەکەم. خێر بێن. سپاس دەکەین مامۆستا ئێمە هەمیشە لە بەرنامەکەیە کاڵێن نووسین و یادەوەری حەزمان لە یادەوەریشە، بۆیە ینی جاری وای هەیە بمبورە لەوانەیە جۆرێک لە ئەحراجیش بۆ دروست کەم لەوەی کە ئیلحاح بکەم لەوەی کە مامۆستا یادەوەریمان بۆ بجێڕەوە. حەزەکەم لە هەر لە چوارچێوەی تەوبەکردن و بەخشین و ئەوەی کە پێیوەستە بێتەوە بە ئینسانی موزەکی و ئەوانەی کە لە چوارچێوەی تەسکەی نەفس و هەروەها ئەوانەی کە لە بواری تەسەوف و عیرفان و ئەوانەیە کارەکەن. حەزەکەم ئەگەر دیسان لەم چوارچێوەیە لە چوارچێوەی کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەو خواچوون ئەگەر شتێک لە یادەوەری هەیە، گەر شتێک هەیە وەکو لە تەیفەیەک پێمان خۆشە لەم سەرەتایە پێشکەش ببینەرانی بکەین. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. دوباره بخير بن كاك في ودوم دس خوشيشتان لي ذكم بيقومان بيروري من زورن ولا یەکێ لەو بیرەوەریانە ڕۆژە بیستم کە یەکێک هەر لەو خەڵکی خۆمان بەبێ ئینسافی باسی بەندەی کردبوو، شتێک کە ناحەقی بوو. منیش هەر وەکو جێبەجێکردنی و فەرمایشتی خوای پەروەردگار کە دەفەرمی ئیدفع بالەتی هی ئەحسەن، کتێبێک یا یەک دوو کتێبی کە کتێبەکان هەموو خۆش دەوێت، بەڵام هەندێکیان لە هەندێکیان خۆشتر دەبێت، لەوانەیە کە زۆرم خۆش دەوێن بە دیاری بۆ منات جاوە نەک جارێک و چەند جار ئەوە دووبارە بۆتەوە. پێ عەجایب بوو کە تەمەزانی بووی کە شتێکی خراپی کردووە، بڵێن لە مەوریدێکیاندا پێی سەیر بووە کە من دیاریم بۆ ناردۆ ئەوانە. بەس وا باشە بەڕاستی ئینسان ئەگەر بەخۆی بوێرێ وا باشە کەسێک کە بزانی بەو چاکە لەگەڵکردنەی تۆ زیاتر لە خۆ بایی نابێ، یاخود زیاتر خۆی ناحەقەکەی خۆی لەنا نابێتە حەق، چکە ئەوەش هەیە. چکە جارێکی دی گەنجێک جا من ڕەنگە تا ئێستا دەیان جار ئەوە دووبارە بۆتەوە، ئەوە کە نوێژم کردووە لە مزگەوتێک گەنجێک یا بە تەمەنێک یا گەنجێک مامۆستا وەڵا دوو کەلیمەم پێی فەرموو، وەڵا مامۆستا گەردنم ئازاکە. خۆ من جەنابەت ناناسم گەردن ئازایی چی؟ ئاخر وەڵام من باسی تۆم کردو یا گومانی خراپم پێ بردووی ئاوا بزانی و ئەوە لێ باشە گەردن ئازابێ. جارێک گەنجێک وتی مامۆستا دوو قسەم پێی کوتم فەرموو، وتی وەڵا گەردنم ئازاکە مەرێت تو جاریش کەش بات نەگوتی بەرێ وەڵا. وتم ئەی چی بوو؟ وتی وەڵای بڵێم چی هەردووسەن دووبارە تووشی زەم و غیبەتی تۆمەوە ناحەقیشم. ئەمیشتم جا گیانەکەی من وتی بەڵێ. عرب دەڵێن ئیاکە وما یعتەذەڕ منه، خۆ لە شتەی بپارێزە کە دەبێت داوای لێبوردنی لێ بکەیت. تو لە زیات هەموو جارت بە من بڵێ داوای لێبوردم هەیە، هەر لە ئەسڵدا شتەکەمە کە مادام کەزای ناحەقە.
وتم جاوزە بۆ زانیاریشت ئەگە دووبارەشت کردەوە با من یەشتت پێ بڵم تی بەڵێ وتم حەز پێویست ناکات تۆ بڵێ داوای لێبردم لێ بکەی بڵێ لێم ببوورە دەزانی بۆچی وتی بۆ وتم من عادەتم وایە لە هێندێک کاتی تایبەت دەکە لەخوا دەپاڕم دڵم خوایە هەرچی لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەقێکی منی لایە غیبەتم دەکا بوختان دەکا شتێکی وا دەکا کە من پێی ناڕەحەت بم حەقی منە لای ئەو خوای ئەمنەوە لەبەر تۆ بەخشیمە تۆش بیبەخشە وتمە تۆ پێویست بەوە ناکە وتی تخوا وتم وەڵڵا وتم بەڵام مەچۆ پشتێنی لێ بکەی ئەمە ڕۆژێ زەم غیبەت ئەڵەم بەخیلیان پێ بێ دەگەروان مەچۆ ئەمە ڕۆژێ پشتێنی لێ بکە زەم غیبەت کە نەهی من نەهی کەس مەیکە جانەکەم خۆ مادەم بزانین خراپم بۆ دەیکەی ئەمجا من لێرەشەوە بەڕاستی دەمێ ئەوەش بڵێم کە ئەوە نابێ ببێتە هاندەر بۆ کەسانێک کە بڵێ وەڵا کەواتە بازیاتر زەم و غیبەت و خراپە بکەین هی من یا هەر کەسێکی دی نە کە تۆ دەزانی کاکە نەفەری وا هەیە چەند جار مەسەن قسەیەکی گوتووە کەوانیە ئێ باشە من بێدەنگ بووین چکۆ دەزانین کە فی بەرەو سەرێ بۆ خاوەی نەگەڵ ئێ کاکە تۆ جارێک دەنگمان نەکرد دوو سێ دە تۆش تۆزە بە خۆ داوەرەوە و ئێ بزانەکەەوە خراپە و چێمە دەنگ ناکەین جا زۆر کەس هەیە تەوان زەنابەت دەزانی نابێ بێدەنجی ئەوانەی کە قسەیان بەرامبەر دەکەی تشجیعت کا و هاندا کە تۆ زیاتر قسە بکەی بەڵکو دەبێت تۆ بە خۆت دابێەوە عربیش دەڵێن وئین ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەه وئین ئەنتە ئەکرەمتە اللەئیمە تەمەڕەدە پیائی بەڕێزەگە ڕێزت لێگرت بە خۆی دادەشتێتەوە دەیکەی بە مڵکی خۆت بەڵام هی دیکە زیاتر یاخی دەبێ بە هەر حاڵ لەو بارە وەڵا بیرەوەری زۆرن کاک پەیوەند پێم وایە کە ئینسان بەو شێوەیە بکە من یا هەر کەسێک کە خوا تەوفیقمان دەوابین دڵت مرتاح و ئاسوودە دەبێ یعنی تۆ ئەو دڵی خۆ بۆ پڕکەی لە حقت بەرامبەر بەو بغز و دەبێت تۆڵە لەو بستێنمەوە ینی ئەوە بۆچی ینی ژیانەکە بە شێوەندە ناکە و ئەو دڵ و دەروونەش کە خوا پێی داوی هەرجێ ئەوەیە تەوحید و ئیمان و خواناسی و پاشان دڵسۆزی بۆ خەڵک و شەفەقەت و ڕەحمەت و ئەوانەی تیا بە خەڵک پڕی نەکەی من پێما ئەو سیفەتە خراپانە بغز و حقد و غەرەز و کیبر و ئەوانە وەکو هەموو وەکو شتی پیس و ئەوەنجا ئەو دڵە بۆ ئینسان بیکاتە زبڵدان پڕیکا لەو سیفەتە ڕەذائیل و خراپانە ینی دڵەکەت ئیشغاڵ نەکەی بە سیفەتی خراپەوە باشە ئەو نوری ئیمان و مەحەبەتی خەڵک و دڵسۆزی بۆ خەڵک ئەوانەی تێدا بێ ئەڵبەتە کەسانێکیش کە دژی ئیسلام و سەنگەر لە ئیسلام دەگرن و خراپە دەکەن دێر دەبێ ڕقت لە سیفەتە خراپەکانیان بێ تۆ تەماشا بکە لوط عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جێی سەرنجە قەومەکەی چەند خراپ بوون بەڵام ئایا دەڵێم ڕقم لێتان هەڵدەستێ کاتێک کە قەومەکەی پێی دەڵێن لئین لەم تەنتەهی یا لوط لەتەکوونەنە من المەرجومین ئەی لوط ئەگەر وازنێنی لە بەردباران کراوان دەبی ئەو دەڵێت چی ئینی لعەمەلیکم من القالین ڕقم لە کردەوەکەتان ناڵێ لە خۆتان ئێمە ڕقمان لە کردەوەی خراپی خەڵک بێ لە سیفەتی خراپی خەڵک بێ وهی خۆشمان ڕقمان لێ بێتەوە بەڵام ڕقمان لە مرۆڤەکان نەبێتەوە کە مرۆڤ کە خوا خوڵقاندوونی و ڕێزی لێگرتوون بەڵام ڕقمان لە کوفریان لە زوڵمیان لە سیفەتی خراپیان لە کیبریان لە خۆفەڕزکردنیان لە حەسەدیان لەو سیفەتە خراپانە بێ کە شەرع بە خراپی داناوە مام سهر لە بەشی دووەم لە قۆناغەکانی ڕێگای ساڵحبوون و بەرەخواچوون ئەچینە سەر قۆناغی دووەم زانیاری و چاوڕوون بوونەوە لەویان نووسیت دوای ئەوەی قۆناغی یەکەمی بەرەخواچوونت بڕی پێویست بە شارەزایی و تێگەشتن و حاڵی بوونە لە ئیسلام هەرچەنە تۆ لە سەرەتای بەرنامەی ڕابردووە شتێکت باس کرد حەزەکەم کورتێک لەسەر ئەوەی کە مەبەست لە شارەزابوون و زانیاری پەیداکردن چییە؟ مەبەستم ئەوەیە کە دوای ئەوە خوا دەینێتە دڵی مرۆڤ تەمەن هیچ شتێ ببێت تەوفیق و هیدایەتی خوا نابێ دڵت بەرەو خوا نەرم دەبێ وەکو گوتم جا چ کەسێک لە کوفرەوە بۆ ئیمان لە شیرکەوە بۆ تەوحید یا لە گوناحەوە بۆ تاعەت یا لە تاعەتێکی کەمترە بۆ تاعەتێکی باشتر دڵی نەرم دەبێت کە بەرەوخوا حەرەکەت بکە پێویستی بە زانیاری هەیە پێویستی بە شارەزایی هەیە چکە تۆ کە وەختێک بەرەو ئامانجەیەک دەڕۆی دەردەی بەڕێ بزانی بۆیە ئەهلی طریقەت ئیبن البەنای سەرقەستی شعرێکی جوانی هەیە دەڵەوە ئینەمە القەوم مسافرون لحضرة الحق وظاعنون فافتقروا فيه إلى دليل ذي بصر بالسير والمقيل قد سلك الطريق ثم عاد ليخبر القوم بما استفاد زۆر جوان دەڵێ قەومەکە ئەو کۆمەڵەکە خەڵکە کە دەیانە بەرەو خوا بچن ڕێبوارن فافتقروا فيه إلى دليل پێویستیان بە ڕێنیشاندەرێک هەیە
ذي بصر بالسير والمقيل شارزابي لشوي برون ولا شوي بارقو بنبخن ويبشو بدن ويسراحت كان قد سلك الطريقة ثم عاد ريكي بريو ودوايلو سرو هاتو توا ليخبر القوم بما استفاد بوي هوال بدا بو خلقه بوي كلو ري كبرچاوي كوتو هواليان بيبدا بشويان دا بري چونيان بري ما بس موي ك ببي زانياري و چاورون بونوا ببي برپي خوديتن انسان ناتواني بري خواب شي وناتواني زيات الاخوان زيغيتو بويا همو اواني كبيشتري قصكي امام مالك مان باسكت همو اواني كيستو انا تسكي نفس كان وشوننا او جیهانەوە بەبێ شارەزایی لە قورئان و سونەتدا زۆر جار مەگەر چۆن ئەگەرنا ترازاون خلیسکاون بە ولاولادا چوون بۆیە زانانی ئەهلی تەسەوفیش دەڵێن پێش هەموو شتێک دەبێ ئەو کەسە شارەزای قورئان و سونەت بێ شارەزای شەریعەت بێ تەنانەت شێخ جونێدی بەغدادیەکە دەڵێ گەر کەسێکتان بینی فڕی لە حەوا ئەگەر شارەزای قورئان و سونەت نەبێ بە هیچی دامنێن ئەگەر بینیتان لە ئاو پەڕێەوە ئەگەر بە دوو باڵی قورئان و سونەت نەفڕێ بە هیچی دامنێن مامۆستا کە باسی قورئان و سونەت دەکرێ بە فرسەتی زیان من پرسیارە بکەم زۆر جار ینی تەسەووری ئەوە کرێ هەر کەسێک توانی قورئان بخوێنێتەوە و تەفسیرەکەی بخوێنێتەوە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوێنێتەوە و شەرحەکانی بخوێنێتەوە شارەزایی لە قورئان و سونەت بەس بە مانا قوڵەکەی ئێوە مەبەستان چییە لە قورئان و سونەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمایشتی چیە دەفەرمێ من یورید الله به خەیڕا یفەقیهو فی الدین لە صەحیح بوخاری داهاتوە هەر کەسێک خوا چاکەی بۆی بوێ لە ئایندا شارەزای دەکا نەیفەرمووە یحەفظه نصوص الدین دەقەکانی ئاینی پێ لەبەر دەکا فەرمێتی یفەقیهو فی الدین دەڵێن جارێک یەکێک لە فەرمودەناسان لە مەجلیسی ئەبوو حەنیفە دەبێ ڕەحمەتی خوای لێبێ کە ئەبوو حەنیفە زۆر شارەزا و فەقیه بووە پرسیارێک لە ئەبوو حەنیفە دەکرێت پرسیارێکی فیقهی ئەویش وەڵام دەداتەوە دەڵێ ئەوە ئاوایە وەڵامەکەی ئەو محەدیثە و فەرمودەناسە لە کۆڕەکەیدا دەبێت دەڵێ ئەبوو حەنیفە ئەو وەڵامەت لەکوێ هێنا دەڵێ لەو فەرمودەیە کە جەنابەت پێشتر بۆت باس کردبووم دەڵێ کام دەڵێ فڵان فەرمودەیە دەڵێ جا ئەوە چۆن ئاوا ئەو حکمە ئاوا بۆ شوێ لەو فەرمودەیە وەردەگیرێ ئەوش دەڵێ ئەیها الفقهاء أنتم الأطباء ونحن صيادلة ئەی شارەزاکانی شەریعەت ئێوە پزیشکن ئێمە سەیدەلانی بەس دەرمانەکانی لەلایە بەڵام بۆ خۆی دەتوانی بیاندا بە خەڵک دەبێت ڕەچەتەی دکتۆر بێنێ دکتۆر دەزانێ ئەو دەرمانە چەندی و چۆن بەکاربێ سەیدەلانیەکە بەس ئەوەندەی لەسەرە کە دەرمانەکەی پێبدا کەواتە شارەزا بوون لە ئیسلامدا جیایە لە بەرکردنی قورئان و لە بەرکردنی دەقەکانی سونەت بەتەکید جیایە پێدا قوڵ بوونەوە و ئیستنباط و هەڵهێنجان جاری هەموو کەس نییە تەنانەت لە نێو هاوڵانی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام خوای پروردگار دەفەرمێ إذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم دەفەرمێ ئەو دڵنەخۆشانە کاتی هەواڵێکیان لە ڕووی ئاشتی ئارامی یاخود جەنگەوە پێدەگا ئێستا بڵاوی دەکەنەوە ئەگەر جێڕا بایانەوە بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ لای کاربەدەستان ئەوانەی کە توانای هەڵهێنجانیان هەیە لە کاربەدەستان ئەوانیش هەمویان نا ئەوانەی توانای هەڵهێنجانیان هەیە دەیانزانی ئایا بڵاو بکرێت یان بڵاو نەکرێتەوە کەواتە نەخێر شارەزایی لە دیندا شارەزایی لە قورئان و سونەت جایە لە بەرکردنی ئاەتەکانی قورئان و فەرمایشت و دەقەکانی سونەت مامۆستا لە قۆناغی سێم ئیخلاس و یەکلابوونەوە کە بە قۆناغێکی زۆر گرنگ جەناب لە کتێبەکە باسیەکەی ڕاستەکەی چەند پەرەگرافێک سەرنجیان ڕاکێشام لەوانە ئەگەر ڕێگەت بەلای غێری خوادا بڕوات بەرباڵەکە لە ئاگری دۆزەخ داوێن یان ئەگەر کردەوەکان تۆ بن و تەمەەن زەوی بێ ئەوە ئیخلاس و خواپێمەبەستبوون ئاوە یان چۆن شیر هەتا هەوێنی تێ نەکرێ نامەوێت و نابێتە ماست هیچ جم و جوڵ و چالاکێکیش بەبێ هەوێنی ئیخلاس نامێت و بە کەڵک نایەت بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەم خەسڵەتانە بەرمەبنای چین مامۆستا ئەگەر ئینسان مەسەن بۆن منە ئەو خەسڵەتانەی تا بێتە جێ مەسەن بۆن منە لە یەکەمیانە ئەگەر ڕێگات بەلای غێری خوادا بڕوات لە دووەمیانە ئەگەر کردەوەکانت تۆ بن ئەوە مەسەلەن بۆن منە زەوی
تۆبن زەوی عفو ئەگەر کردەوەکانی تۆبن و تەمەەن زەوی بێ ئەوە ئیخلاسیش ئاوە سەگە لەسەر ئەوەیە مەبەسمان ئەوەیە کە ئەمانە دەبێت بەرمەبنای شتێک بن بەرمەبنای چین بەڵێ ئەمە کاکە پەیوەند لەسەر ئەو بناغەیە بنیات نراوە ئەو قۆناغی سێم قۆناغی سێم بەرەو خواچوون ئیخلاص و یەکلابوونەوە خۆی وشەی ئیخلاص وشەیەکە عەرەبیە لەسەر چێشی ئیفعال ئەخلەسە یوخلیص و ئیخلاسن ئەخلەسە واتە دەربازی کرد دەربازی دەکات دەربازکردن یعنی ئینسانی موسڵمان دەبێت کردەوەکانی خۆی دەربازکە لەوە کە بەشی غەیری خۆیان پێوە بێ خوا سبحانه وتعالى باسی یوسف دەکا عليه الصلاة والسلام دەفەرمی إنه كان من عبادنا المخلصين هەروەکو خوێندراویشە تۆ مخلیصین ئینسان دەبێ مخلیص بێ واتە کردەوەکانی خۆی دەرباز کرد بێ بەشی غەیری خۆی پێوە نەهێش بن بۆ خوا ساغی کردبنەوە واگەر وای کرد ئەو کاتە خوش ئەو دەرباز دەکا مخلصی دەکا هەروەها کە لە سوورەتی حیجردا ئیبلیس هەڕەشە دەکات لە ئادەم و لە وەچەی ئادەم دوایی دەڵێ إلا عبادك منهم المخلصين هەمویان گومڕا دەکەم جگە لە بەندەکانت کە مخلصن واتە بژاردن خوێندراویشە تۆ مخلیصین واتەوانی کە کردەوەکانی خۆیان ساغ دەکەنەوە بۆ تۆ کاکە پەیوەند لە ڕاستیدا بەندایەتی بۆ خوا سبحانه وتعالى بناغەکەی دووشتە یەکەم تەنیا خوا پێمەبەست بوون دووەم بە پێی شەریعەتی خوا بوون بەندایەتی بۆ خوا ئەو دوو شاڕەگەی هەیە ئەو دوو پایە بنەڕەتیەی هەیە دەبێ خالیسەن بۆ خوا بەندایەتی بۆ خوا بکەی هیچ مەبەستێکی کەت نەبێ دەبێ بە پێی شەریعی خوش بێ دەبێ پێی شەریعەتی خوا بێ جا ئەمەیان ئەوەی کە ئاماژەت پێدا لە بڕگەی یەکەمدا ئەوە شعرێکی فارسیە دەڵێ ئەگەر جوز بە حەق میرەوەت جادەت دەراتەش فشانن سەجادەت تەمانەوە دیڕە شعریشکەی لە پێشەوەی دەڵێ عیبادەت بە ئیخلاصی عیبادەت بە ئیخلاصی نیەت نیکوست وەگەرنە چ ئاەت زبی مەغزی پوست ئەگەر جوز بە حەق میرەوەت جادەت دەراتەش فشانن سەجادەت دەڵێ خواپەرستی بە نیەتێکی ساغەوە باشە ئەگەر نا توێکڵی بێکاکڵ چیری هەڵدەوەرێ ئەگەر ڕێت بەلای غەیری خوادا بڕوا بەرماڵەکەت لە جەهەندەمێ داوێن واتەوە بەرماڵی کە خوای لەسەر دەپەرستی بڕواڵت بە بەرماڵەوە لە جەهەندەمێ داوێن چونکە تۆ بۆ خوا بەندایەتی ئەنجام نەداوە ئەوەی دیکە چەند وێنەیەکم هێناوەتەوە هیچێک لەوانە کە ئەگەر کردەوەکان تۆ بن یان نەمان بن تەمەنی ئێمە زەویەکە بێ دیارە ئیخلاسیش ئاوەکەیە چونکە بەبێ ئاو هیچ شتێک ناڕۆی بەبێ ئیخلاسی هیچ شتێک لای خوا وەرناگیرێ ئینەما یتەقەبەل الله من المتقین هەروەها ئەوەی دیکەیان ئەگەر کردەوەکان شیر بن ئیخلاسەکە دیارە هەوێنەکەی کە تێی دەکرێت لە ڕاستیدا ئیخلاس و خوا پێمەبەست بوون و تەنیا خوا پێمەبەست بوون هەنا و جەوهەری کردەوەکانە حتى ئیسکەندەری قسەیەکی جوان دەکات دەڵێ الأعمال أشباح أرواحها وجود سر الإخلاص فيها کردەوەکان کەلەشن تارماین ڕوحی کردەوەکان بریتە لە هەبوونی ئیخلاس تیاندا خوای پروردگار لە سوورەتی بەینەدا دەفەرمێ وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء فەرمانیان پێ نەکرابوو بەجگە لەوە کە خوا بپەرسن بە ساغی و خۆیانی بۆ یەکلا بکەنەوە ئیخلاس تۆ تەماشا بکە کتێبە فیقیەکان بە تەهارەت دەست پێ دەکەن تێبینیتان کردووە کتێبە فیقیەکان بە بابی تەهارەت دەست پێ دەکەن پاک و خاوێنی کتێبەکانی فەرموودە و زۆر لە کتێبەکانی دیکە بە ئیخلاس دەست پێ دەکەن بە نیەت بۆی ڕیاض الصالحین باب النیەتی والإخلاص بەڵام کتێبە فیقیەکان بە تەهارەت دەست پێ دەکەن بۆ لە ڕۆژ جەستەیەکەیەوە ئەو خواپەرسیانە کە ئەنجامی دەدەی دەبێت شوێنەکەت پاک بێ بەرگەکەت پاک بێ جەستەکەت پاک بێ ئەوە لە ڕواڵەتێکەوە لە ڕۆ نێوە ڕۆژێکەوە دەبێت دڵەکەت پاک بێ دەبێت دڵەکەت پاک بێ ئێمە کە ڕادەوەسین بەرەو قیبلە ئەها جیسمەکەت ڕوو بە قیبلەیە دوایی دوعای ئیستفتاح دەخوێنی دەڵێ چی وجهت وجهي للذي فطر السماوات والأرض ڕووی خۆم کردە ئەو کەسەی کە ئاسمانەکان زەوی هێناو نەدی واتە ڕووی دڵم ئەگەنا ڕووی جسمت لە قیبلەیە بەڵاو تۆ ڕووی دڵت یعنی نیاز و مەبەستی من ئەوەیە کە خوا سبحانه وتعالى ئەو کردەوەم لێ وەربگرێەوە لێم ڕازی بێ بە هەر حاڵ ئیخلاس هەوێنی و هەناوی هەموو کردەوەکانە بەبێ ئەوە
خوا سبحانه وتعالى کردەوەکانی مرۆڤ هیچ اعتیبارێکیان بۆ دانانێ. مامۆستا بۆی لەم بەرنامەیە بتوانین ئەگەر بتوانین قۆناغەکان تەواو بکەین چەند قۆناغێکمان ماوە ئێستا بچینە سەر قۆناغی چوارەم کە پرسیارام بکە و قۆناغی چوارەم پارێزکاری وردبوونەوە ئەمانش 5 هەنگاوت بۆ هێناوناتی 5 هەنگاو بۆ ئەمانە بە مەرج گیراوە. ئەو 5 هەنگاوش بریتی مەرج لەگەڵ داگرتن چاودێریکردن سەرکۆنەکردن لێپرسینەوە سزادان ئەمانە بۆ نەفسی ئینسان واتە ئەم 5 مەرجە جەنابەت کە هێناوتە قسەکە لەسەرەوەی ئەم عەرەبیەکەی ئاوان لەمە المشارەتە والمراقبة والمعاتبة والمحاسبة والمعاقبة بەڵێ دەست خۆش قسەکە لەسەرەوەی مامۆستا حتمەن ئەم هەنگاوانە هەنگاوی قورسن ینی بۆی کە ئینسان ئیمانی تیا کامڵە بێ نەفسی تیا پاگە بێتەوە بەس قسەکە لەسەر ئەوەیە کە حتا لە کۆتاییە سزای نەفسیش بدەیت بە جۆرە لە جۆرەکان حتا ینی بە جۆرێک بزەختی لێ بکەی و هەروەها جاری هەیە سزای بی بە جۆرە لە جۆرەکان بەڵێ بەتەشید قسەکە لەسەرەوەیە مامۆستا ئەمانە ئینسان ئەندازەیەک نەفس کوێر ناکەن یاخود بە ئەوە بڵێن زۆر باوا بڵێن دای نابڕن لە ژیان ینی ئەمە بە جۆرە لە جۆرەکان پەیوەستە بێتەوە زۆر بە دنیا نەویستیەوە ئایا بەو جۆرێکە وتمان جۆرێک دای نابڕن گۆشە نشینی ناکەن یاخود بە جۆرە لە جۆرەکان نەفس کوێری ناکەن بڵێ بۆت ڕوون دەکەمەوە تا نەفس بۆ خۆی کوێرە دەبێت بە شریعەت چای بۆ دروستکەی چای بۆ دروستکەی ببینێ ئەگەر بۆ خۆی لە خۆیدا فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى هر کەسێ لە پێگە و پایی بەرزی پەروەردگاری بترسێ و نەفسی لە ئارەزوەکانی قەدەغە بکە ئەوە شوێنی بەهەشتە. شاعرێک دەڵێ ومن أباح النفس ما تهواه فإنما إلهه هواه هەر کەسێ نەفسی چی پێخۆش بوو پێی بدا ئەوە ئارەزوی خۆی کردوتە پەرستراو. گیانی من لێرەدا ئەهلی تەسەوف و تەزکیە کە باسی ئەوەیان کردووە کە لەژێر ناونیشانی محاسبەت و نەفسدا زیاتر هێناویان لێ پرسیینەوەی لەگەڵ خۆ ئەوە لە خۆ نەیانگوتووە هەم لەو ئاەتە وەریان گرتووە لە ئاەتی دیکەمان هەن ئەو هەروە فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام الکەیس من دان نەفسه وعمل لما بعد الموت کەیس واتە عاقڵ هوشیار وریا کەسێکە کە دانە نەفسه ئەی حاسبە نەفسه لێ پرسیینەوەی لەگەڵ خۆیدا بکە چونکە قەزێکە ئاوایە ئەو نەفسە کە خوا خستوێتە نێو جەستەی مرۆڤەوە کە ڕوحە تا لە دەرێ ڕوحی پێ دەڵێن بە بۆچوونی من کە دەخرێتە ناو جەستەوە نەفسی پێ دەڵێن بە بەڵگەی ئەوە کە خوا هیچ کاتێک نەمەدەح نەزەمی ڕوحی نەکردووە بەڵام مەدح و زەمی نەفسی کردووە نەفسێک کە تەزکیە کراو بێ و پاک و چاک بێ خوا مەدحی کردووە یا ئەیەتوها النەفس المطمئنە ارجعي إلى ربك راضية مرضية أو أبري مدحة أي نفسي آرام قرتو بقريب ولا يبرر دا توش راضي وخواش دا تو راضي نفسي آرام قرتو أو كهاتو تسرس كي شريعت بلام إن النفس لأمارة بالسوء نفس زور فرمان دكا بخرابة دبي شي ليبكي دبي لي برسنيو لي الله بكي ولا أقسم بالنفس اللوامة سوێن دەخۆم بە نەفسێکە زۆر لۆمە و سەرکۆنەی خاوەنەکەی دەکا خوا سوێنی پێدەخوا کەواتە ئەو نەفسە وەکو چەکێکی یاخود وەکو تیغێکی دوودەم وایە بەعزە تیغی بە هەردوو دیواندا دەبڕێ خوا دەفەرمێ وەنەفسی وەما سەواها فەئەلهەمەها فجوورها وتەقواها سوێن بە نەفس بۆی کە نەفسی هێناوەتە دیار ڕێکی خستووە هەم خراپەکاری هەم پارێزکاری فێر کردووە کەواتە نەفس دەتوانێت ئەهلی تەقوا بێ و دەشتوانێت ئەهلی فجوور بێ دەکەوێت تۆ دەست خاوەنەکەی ئایا تەزکیەی دەکا یا تەدسیەی دەکا قەد ئەفلەح من زەکاها وقەد خاب من دەساها تەزکیە واتە پاکی کاو چاکی کاو و گەشەی پێ بدات چونکە وشەی زەکا ئەو سێواتایی هەیە النمو والطهارة والصلاح تەدسیە ئەوەیە کە لە بن گوناحاندا نوقمی بکە جا ئەوە دەکەوێتە دەست مرۆڤ جاوەکو چۆن ئەو دوو هێزە لە نەفسدا هەیە هەردوو باری سەرچوون و داچوون هەڵکشان و داکشان لە دەرێش خوای پەروەردگار دوو جۆرە مەخلوقی داناون کە هاوکاری ئەو دوو
هەستەی مرۆڤ دەکەن فریشتە لەگەڵ شەیطان إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ملائكة دا بزنا سر أواني كد ضلن إما پروردگار من تنيا خواي استقامتيان هي فريشتة إلهاميان بو دكن هاوكاريان دكن هروها شياطين إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون شيطان كان مكتوب دوس يواني إيمان ناهينا بدس مروفا أقل يعني فجور لخوي دا بقوة كذا بيت هوجرو دوسي شيطان لدروا الشيطان هاوكاري دكا لنيوش دا بخوي هاندري فجور وتواني هي بە پێشەوانەوە دەتوانێت نەفسەکەی خۆی بەباری تەقوادا بەرێ ئەو کاتە لە دەروەش فریشتە هاوکاری دەکات ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام ما من قلب من قلوب بني آدم إلا بين أصبعين من أصابع الرحمن يقلبها كيف يشاء هیچ دڵێک نییە لە دڵی مرۆڤەکان مەگەر لە نێوان دوو پەنجەی خوادایە هەڵجێڕ و وەرجێڕی دەکات دوو پەنجەی خوا مەبەست ئەوە نییە سیفەتی پەنجە بۆ خوا دابنێ یعنی ئەو فریشتە و شەیطانە دوو ئامرازن خوا دایناون بۆ هاوکاریکردنی مرۆڤ کەسێک دەوێت بەرەو فجور و بچێ خۆشەتانی بۆ داناوە هاوکاری بکە کەسێک دەوێت بەرەو تەقوا بچێ فریشتەی بۆ داناوە هاوکاری بکە بۆیەش لە سوورەتی ئیسراءدا دەفەرمێ کولەن نومیدو هاولائی و هاولا هەموویان ئیمداد دەکەین ئەتۆ بەرەو کوێت بێ خوای تالا بۆی داناوی شەیطان دەدبا کابرا فێڵ و دەسیسەی وای فێر دەکا گوناحی وا بۆ دەڕازێنێتەوە ئەگەر بشێ بەرەو خوا بڕوا فریشتە لەگەڵیدا دەبێ و ئەوەندە بەرەو چاکە و چاکی و پاچی دەبا بۆ خۆ سەری لە دەرنەچێت مامۆستا هەر لەوەی کە هەنگاوێکیان لە هەنگاوەکان کە هەنگاوی کۆتاییە باس لە سزادانە لە پەراوێزەکە خۆبەستنەوەکەی ئەبوو لوبابەشت باس کردووە لە مزگەوتەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی کە هاتۆ خۆی بەستۆتەوە ینی تاکو ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەستی خۆی کردوێتەوە ینی قسەکە لەسەرەوە ئەمەد بۆچی هێنا ئەمە بۆی هێناوە کە بۆکو بەڵگە لەسەرەوە تەمەن من بەڵگەی کەشم هێناون زۆر تەماشا بکە جارێ هەر پێنج قۆناغەکە ئاوان مەرج لەگەڵ گرتن یانی چی کە تۆ بەیانی هەڵدەستی یا شەو دەخەوی یا مەسەر کاتێک کە بکەوی حەڕەکە و جمۆژۆڵی ناو خەڵک مەرج لەگەڵ خۆتدا بگرە مشاڕەتە نەفس بەرەو خراپە مەچۆ زمان خراپە مەڵێ چاو نەزەر خراپەمە کە پێیەکان بەرەو خراپە نەچن لوقمەی حرام نەچێتە نێو گەدەت و هەستونەسی خولیای خراپ نێتە نێو دڵ و دەروونت مەرج لەگەڵ خۆتدا بگرێ کە ڕواڵەت و دەروونت بپارێزی ئەمجا مراقبە دەبێت چاودێری خۆت بکەیت چاودێری زاهیر و باڵتینی خۆت بکەیت دوایی ئەمجا معاتەبە دەبێت ئەگەر خراپی سەرکۆنەی خۆت بکەیت ئەمجا دوایی محاسبە لێپرسی لەگەڵ خۆتدا بکەیت ئەوت بۆ کرد نەدەبوات کرد بە ئەوە بە ئەمجا دوایە معاقبە بەڵگەیەکی مێناوە تۆ کە ئەبوو لوبابە بەسەرهاتێکی هەیە کە نهێنیە کە لەلایەتی کە نەدەبوو بیدرچێنێ بە ئیشارەت بە جوولەکەکانی دەڵێ ئاوا ئیشارەتی بۆ مری دەکات یعنی ئەگەر ڕازی بن بەوە ئەوە سزاتان کوژرانە دوایی بۆ خۆی دەزانێت ئەو نەدەبە ئەو سیڕەی دەرکان بە ئەو نهێنێ چۆن بە دژمن بڵێ دوایی دەچێتەوە خۆی بە کۆڵەکەی مزگەوتەوە دەبەستێتەوە دەڵێ هەتا خوا تۆ بەم لێ قبول نەکاو هەتا پێغەمبەر سۆ بەدەستی خۆی نەمکاتەوە ئەمن هەر بۆ کۆڵەکەیوە دەبم دەڵێ بۆ کاتی نوێژە لیان دەکرد و نوێژەکەی دەکرد و خۆی بێوە دەبەستەوە دووبارە لامە بە سێ شەو سێ ڕۆژ بێوە دەبێ هەتا خوای پەروەردگار تۆبەکەی دادەبەزێنێ و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام بەدەستی مبارەکی خۆی دەیکاتەوە و ئەوە خۆی عقوبەدا و خۆی سزاداوە مامۆستا قۆناغی پێنجەم ئیحسان و بەرزبوونەوە دەنووسی دوای ئەوەی لە ئەنجامی هەڵبواردنی چوار قۆناغی پێشوودا گەیشتینە پلە و پایی پارێزگاران هەڵبواردن ینی تێپەڕاندن و گوزەراندن گەیشتینە پایی پارێزگاران المتەقین ئەگەر لە خۆ ڕابینی و بەوەندە مەوەستە بەردەوام بە لەسەر ڕێبڕین بەڵکو ئەوە خوایە بە لوتفی خوا بتوانی خۆت بگەینێتە پای ئیحسان و بچیتە ڕێزی چاکەکاران المحسینین کەواتە ئەم پرۆسەیە پاش و پێش ناکرێت دەبێت لە سەرەتایە لەگەڵ متەقین بی اینجا دوایی بگەیتە محسین هەموویان ئەمن ئەو قۆناغانم کە داناوە شەش قۆناغا هەتا نەگەڕێ بۆ لای خوا خۆ هەزار زانیاری تێ بای فلسێکە دەبێت بگەڕێ بۆ لای خوا جا ئەمجا زانیاری سوودت پێدەگەێنێت کە بەرەوخوا حڕەکەت بکە یەک دوو هەتا بەرەوخوا نەگەڕێەوە ئەسڵە ڕەنگە دڵ و مێشتیشت ڕۆشن نەبێتەوە بۆ زانیاریە کە پێی لەخوا نزیک بێەوە لە دوای ئەوە پێویستت بە زانیاری هەیە دوای زانیاری پێویست بە ئیخلاص هەیە بە نێتێکی ساغ و سافەوە نەک بۆ سەر ڕاکێشانی خەڵک یا بۆ کەسپێکی دنیایی یا بۆ بەزم و بازارڕێک کە لە پەنای دیندا بشی ها
لە پەنای دیندا بژی و خەڵک لە خۆت کۆ بکەیەوە و خەڵات و بەراتت بۆ بێنن نابێ ئەوە بێ و هیچ نییە. ئەمجا قۆناغی چوارەم پارێزکاری دیارە هەندێک وشەی بە پارێزگاری تەلەفۆسی دەکەن بەڵام خۆی پارێزکاریە پارێزگاری ینی حفظ بەڵام پارێزکاری ینی تەقوا واتە تۆ کاری بە پارێز دەکەی کار دەکەی بەڵام بە پارێزەوە دیارە ئەم تەقوایە هەنا و جەوهەری بەرەخوا چوونە بەبێ ئەوە بەبێ تەقوا ئینسان هیچ شتێکی بۆ ناکرێت چونکە تەقوا دێتۆ ناو هەموو شتەکان بەس مامۆستاخوا بە پرسیارش لەگەڵ تێکەڵی و پرسیارە بکەم هەتا جیاوازیەکت کردووە لە نێوانی تەقوا و لە نێوانی ئیحسانە حەزەکەم هەر لەگەڵ ئەوە ئەوەش باز دەکەم دیارە پارێزکاری وەکو گوتم ئەوەیە کە تۆ هەموو جم و جۆڵ و چالاکیەکان بکە بەڵام بەلە خۆوریابوونەوە و خۆ لە هەرچی گوناحە بپارێزی و هەرچی چاکەی هەوڵی ئەسەوەی کەوتت هەستیارە بیانی خۆی تەقوا لە ویقایەوە هاتووە یعنی تۆ بەوریاییەوە لەمە دووە بە هەستیاریەوە بە وریاییەوە بە بەرچاوڕوونیەوە بە لە خۆ وریابوونەوە بە هۆشیاری ڕێدەگەریە بەرەوخوای پەروەردگار و تەقوا دەبێت تۆ بە دوو بەشی سەرەکی وەکویچ لە خواناسان دەڵێ تەقوا ئەوەیە کە خوا تۆ لە شوێنێک نەبینێ کە لەسەری کە لێی حەرام کردووی و لە شوێنێکیش تۆ غایب نەبی کە لەسەری واجب کردووی هو ألا يزيدك الله حيث منعك وألا يفتقدك حيث أمرك لهر ميدانك خوا لتوي قدغ كردو تو نبينه واتس قدغ كراوكاني خوا نشيني ولا هر شوينك خوا لسر تو واجب كردو تو غايب نبي واتا واجبكاني خواش نشويني جاء تقوايا اگر لخود دا هنات دي امجا دتواني ك بشي قناغي احسان البته هر كاملو قناغانه كدي بري معناه وانيه كتو دقي قناغي تقوى وازل لقناغي خلاصي او اسم برساري اللي بكم دبي قناغي جاري توبه هر دبي بيبي او هر قرانه بولا خوا والدكاك زانياري وشارزا وبرشاورون تبي هر قرانه بولا خوا والدكاك اخلاصت هبي دبي اخلاص وزانياري هر بيبي ك دتو اهل تقوى بيقنا تقوى بعلم ودسنايا وباخلاص شو ودسنايا هميان بيكو بي وصل وببيت تقواش ناتواني بشي قناغي چاک خوا پرستن خود احسان یعنی چاک خوا پرستن شو پیغمبر علیه الصلاة والسلام وای پیناسه ده که فرمی الاحسان ان تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك ببيت يشوي تقوى انسان ناتوانه ک بچێتە ئەو مەقام و پایە بەرزەوە کە پێی دەگوترێت ئیمانی شوهودی کاتێ خوا دەپەرستی بە چاوی عەقڵ و دڵ خوای پەروەردگار ببینی یا بەلای کەمەوە پێت وابێ ئەو تۆ دەبینێ کە ئەوە پلەیەکی خواردترە جیاوازی تەقوا و ئیحسان دەتوانین زۆر شت باسکەین بەڵام جیاوازە سەرەکیەکە ئەوەیە کە تەقوا بریتێ لە خۆوریابوون و هۆشیاری ئیحسان شتێکی زادە نییە لە تەقوا بەڵام ئیحسان بریتێ لەوە کە ئەو تەقوا زیاتر لە خۆتدا تۆخکەیەوە بەهێزتریکەی چاکتریکەی ئەگەرنا لە دوای تەقوا لە ڕاستیدا قۆناغێکی دیکە نییە چکە تۆ تەماشا دەکەی هەرچی مزجێنی و مژدەی خۆشی دنیا و قیامەتە خوا بەستوێتەوە بە تەقواوە إن الله يحب المتقين إن الله مع المتقين والعاقبة للمتقين هەرچی خێر و خۆشی دنیا و قیامەتە خوا بەستوێتەوە بە تەقواوە بەڵام ئیحسان ئەوەیە کە تۆ هەوڵ دەی لەو تەقوادا چکە تەقواش پلە پلەیە تەقواش پلە پلێ هەروەکو ئیمان و ئیسلام پلە پلەن خۆ ئەوان مؤمنە ئەوەش مؤمنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مؤمن بووە خەڵکی دیکەش مؤمنە ئیمانەکە بەڵام لە چۆنێتی و لە پلەکەیدا لە یەکجیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مسلمان بووە خەڵکیش مسلمانە وأنا أول المسلمين خەڵکی دیکەش مسلمانە بەڵام شێوەی ئیسلامەتێکە جیایە هەروەها تەقواش بە هەمان شێوە جا جیاوازە سەرەکیەکە ئەوەیە کە ئیحسان بەوەندە قایل نابێ کە تەقوایەکی هەبێت واتە لە تەنیا گوناحەکان نەکا و واجبەکان نەچوێنێ بەڵکو هەوڵ دەدا کە لەمەودا خۆ لە ناپەسەندەکانیش بپارێزێ وە سونەتەکانیش و مەندوو بوو کارە خۆبەخشەکانیش ئەنجامدا بەڵکو زێدەڕووی لە مباح و لە شتی ڕەواژدا نەکا جا ئیحسان پلە و مەقامێکە کە زۆر لە زانانی تەزکیەی نەفس پێشتر باسمان کرد لە پێناسەی تەزکیەی نەفسدا گوتویانە وشەی ئیحسانیان بەکارهێناوە وشەی ئیحسان کە لە فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەریان گرتووە واتە بۆ ئەوەیە کە سەرنجام تۆ بچیە مەقامی ئیحسانەوە تۆ ببی بە ئینسانێکی محسن
محسن واتە چاک خواپەرست. مامەستا تۆ ئەزانی کە لە قۆناغی پێنجەمە کە پلەی ئەحسانە لە پلەی کۆتا پلەیە ئینسان لەو ئەگەر خوای گەورە ئەوەی پێ ببەخشێ بیگەێنێتە پلەی ئەحسان ئیمانی کامڵە بێ. بەڵام قۆناغی شەشەم لە کتێبەکەیە کە قۆناغی سار نەبوونەوە واتە ئیستیقامەیە دوای ئیحسان کەوتووە مەبەست چییە لەمەیە؟ دیارە هەروەکو چۆن وەکو گوتم مەقامی ئیحسان پایەی ئیحسان شتێکی زیادە نییە لە تەقوا چونکە تەقوا دێتەوە نێو مەقامی ئیحسانیش بەڵام وەک بڵێ سەرکەوتنە بە پلەکانی تەقوادا بۆ پلەی سەرێ وەکو حەدیثیش پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام لا يبلغ العبد أن يكون من المتقين حتى يدع ما لا به بأس مخافة مما به بأس. إنسان ناگاتە پلەی پارێزکاران تاکو شتانێک واز لێ نەهێنێ کە هیچ ئیشکالیان تێدا نیە لە ترسی شتانێک کە ئیشکالیان تێدا هەیە واتە دەبێت احتیاط و دووربینی زیاتر بکە کە هەندێک لە حەڵاڵیش چاوپۆشی لێ بکە هەندێک لە شتی ڕەواش چاوپۆشی لێ بکە لە ترسی ئەوەی کە تووشی قەدەغە و حەرام ببێ. جا ئیستیقامە و دەوام و سار نەبوونەوەش مەبەستمان هەر پێی ئەوەیە کە لەسەر ئەو حاڵەتەی کە گەیشتووی قۆناغی ئیحسان خۆ لەوە زیاتر قۆناغێکی دیکە نییە. ئەڵبەتە ئەوە بە بۆچوونی من ئەگەڵ ناخۆ لە کتێبەکانی تەسەوفدا ڕەنگە هەیان بێ 100 قۆناغی باس کرد وەکو ئیبن القەیم لە مەدارج السالکیندا باسی کردووە بەڵام هەمویان دێن و ناو ئەو 5-6 قۆناغە. جا قۆناغی شەشەم شتێکی زیادێن نییە لەوانەی پێشێ بەڵکو بریتێ لەوە کە نەلەخشێ و نەخلیسچێ و سار نەبیەوە و نێوە دووە و نەشوەستی بەردەوام بی دەوام و سار نەبوونەوە کە ئەوەش ئاسان نییە. لە فەرمایی شتێکدا هاتووە کە لە سوورەتی هوددا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک ئیشێ لە هەواڵان پێی گوت ئەی پێغەمبەری خوا لەقەت شیبتە مووی سپی لەسەرت پەیدا بوون لە لاجاینگت فەرمووی شەیەبەتنی هود و ئەخەواتوها. سوورەتی هود و هاوێنەکانی سوورەتی هودواتە سوورەتەکانی کە هاوێنەی دەستە خوشکەکانی منیان پیر کرد. زانایان لەو بارەوە بۆتە مشتومڕیان ئایا بۆچی دەبێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی بە سوورەتی هود کردووە هەروەها سوورەتەکانی کە هاوێنەی ئەون هەندێکیان گوتیان لەبەرەوە کە لەوێدا خوا بە پێغەمبەر دەفەرمێ فەستەقیم کەما ئومیرتە وەکو فەرمانت پێکراوە ڕێک بوەستە لا نەدەی بەو لاولادا وەکو فەرمانت پێکراوە ڕێک بەردەوام بە. هەندێکیش گوتویانە نا بەبەست ئەوەی کە لەوێدا لە سوورەتی هوددا باسی حەوت لە پێغەمبەران هاتووە بەسەراتی حەوت لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هاتووە کە نوح و هود و صالح و شوعیب و لوط و ئیبراهیم و موسان سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. جا بۆیە بەسەرهاتی وانیش پڕ لە پند و عیبرەت وە بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام پڕ بۆ لە معانات و ئێشوژان بەدەست گەلە سەرسەخت و ناحاڵیەکانیانەوە پێغەمبەر سەڵات زۆر خەفەتی پێخوادووە بۆکو بڵێ هاوسۆز بە لەگەڵ پێغەمبەراندا و پاشان خوا بە پێغەمبەری خاتم دەفەرمێ ئولائیکە الەذینە هەدە الله فبهوداه مقتدی. لە سوورەتی ئەلئەنعام دوای ئەوەی کە خوا ناوی هەژدە لە پێغەمبەران دێنێ دەفەرمێ ئەوانان کە خوا خستوونە سەر ڕێڕاست تۆش بە دوای ڕێڕاستی ئەوان بکەوە. هەر چۆن بێ ئیستیقامەت شتێکی ئاسان نییە بە زەحمەتە هەر بۆیش خوا دەفەرمێ لە سوورەتی فوسیلەتدا ئین الەذینە قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة. ئەوانەی کە گوتیان پەروەردگارمان خوایە سبحانه وتعالى دوایش بەردەوام بوون لەسەر ئەوە ڕێگوەستاو بوون فریشتەکان دادەبەزنە سەریان. جا ڕەنگە یەکێک بڵێ بەڵام هیچ فریشتەم نەدیون دابەزنە سەر کەس یا هیچ کەس نەیگوت تۆ فریشتەم دابەزیونە سەر. فریشتەکان نابیندرێن وەکو شەیاطینیش نابیندرێن. شەیاطین الئینس والجن یوحی بعضهم إلى بعض زخرف القول غرورا. شەیطانەکانی ئینس و جن قسەی فریودەر و ڕازاوە فێری یەکدی دەکەن کە بڵێ شەیطانەکانی جنە دەیخەنە ناو دڵی شەیطانە مرۆڤەکانەوە. مەلائیکەش ئیلهامی باش و فکری باش و هاندانی باش دەخەنە دڵی ئیماندارانەوە هیچ گومان لەوەدا نییە. یعنی تۆ تەماشا دەکەی پیاوچاکان و پێشەوایان و ساڵحانی ئێمە بەرهەمێکی زۆریان هەیە. پیاوێکی وەکو ئیمام نەوەوی تەمەنی 45 ساڵ بووە دنیای پڕ کردو لە عیلم. شافعی تەمەنی 54-55 ساڵ بووە دنیای پڕ کردو لە عیلم. ئیبن تەیمیە عالمانی دیکە ئێوە گەر ئیلهامی مەلائیکە نەبێ ئەبوو حامیدی غەزالی ئەو پیاوچاکانە کە بۆ خاسوڵحاو بوون تەماشا دەکەی خوا بەرەکەتی خستۆتە تەمەنیانەوە. بەتەئکید فریشتە لەگەڵیاندا هاودەم و هاوڕاست بوون ئیلهامیان بۆ کردوون هانیان داون بەرچاویان ڕوون کردون و دڵیان خۆش کردوون دڵیان بەهێز کردوون
هیچ گومان لەوەدانە هەروەکو ئەوانش کە ڕوو لە شەیطان دیارە هاوکاریان دەکەن و ئەوانیش بەرهەمی شەیطانیان زۆر و دنیایان لێ پڕ کردووە کەواتە ئیستیقامەت هەر ئەوەیە کە ئەو پێنج قۆناغی ڕابردن وەکو گوتم لەسەر ئەوانە دەوام و پشودرێژی هەبێ لانەدان و نەخلیسکان و نەترازان هەبێ تا ئینسان ژیانە ئەمانەتەکەی تەواو دەکا و ڕوح ئەمانەتەکەی تەسلیمی خوای پروردگار دەکات و بە پاکی و بە چاکی ببوورە مامۆستا زۆریش باندومان کردی بەس با لە کۆتایە پرسیاری ئەوە بکەم هەچەنە ئاماژەیەکیشت پێەیە قسەکە لەسەرەوەی ئایا ئەم قۆناغانەی کە باسمان کرد ئەم شش قۆناغی کە باسمان کرد ئەگەر قۆناغ دوای قۆناغی ئینسانی مسلمان نەتوانێت بەجێی بێڵێ یاخود ئەمە پرۆسەیەکە ینی مەسەرەن بۆ نمونە تیامێنێتەوە قسەکە لەسەرەوەیە بەم قۆناغانە کە چوینە قۆناغی یەکەم ئەتوانین بەجێ بێڵین و بچینە قۆناغی دووەم هەتاکو گەینە پلەی یەقین و ئیتر دوای بڵێن ئەو مسلمانێکی کامڵین یاخود ئەمە پرۆسەیەکە ئینسانە بێ لە ناوی بمێن یەقین لە قورئاندا بەڵێ بە معنای دڵنیایی هاتووە بەڵام لە دوو شوێن لە قورئاندا بە معنای مردن هاتووە بە بێگومان یەکیان ئەو ئاەتی کە خوێنمەوە ئاەتی کۆتایی سوورەتی الحجر واعبد ربك حتى يأتيك اليقين هەتا یەقینت بۆ دێ پەروەردگارت بپەرستە بۆت دێت کە یەقین واتە شتێکە لە دەرەوەی تۆ بۆ تۆ دێ حتى يأتيك اليقين يعني ئەو بۆ لای تۆ دێ کە مەبەست پێ مردنە هۆکارەکانی مردن بۆ دێن لە سوورەتی مدەثیرشدا کە دەفەرمێ حتى وكنا قالوا ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين وكنا نخوض مع الخائضين وكنا نكذب بيوم الدين حتى أتانا اليقين ئێمە ئاوابووین بۆی چوین ناو دۆزەخ هەروە بووین تاکو یەقینمان بۆ هات واتە تا مردنمان بۆ هات ئەگەر یەقین مەبەست پێ دڵنیایی بووە دڵنیایی لە خۆتدا پەیدا دەبێ لە دەرەوە بۆت نایە لە خۆتدا پەیدا دەبێ یعنی حتى تحصل اليقين ئەگەر وا بووە جا پرسیارەکە زۆر بەجێیە لە ڕاستیدا ئەو قۆناغانەی بەرەو خوا چوون پێشتریش ئاماژەیەکم پێدا دەبێ گەڕانەوە بۆ لای خوا هاندەری تۆ بێ لە سەرتاوە کە دەست پێ دەکەی تۆ دەتوێت بەرەوخوا بڕۆی بگەڕێەوە جاوەکو ئەو گەڕانەوەی وەکو گوتم لە شیرک و کوفرەوە بێ بەرە ئیمان و تەوحید لە گوناحەوە بێ بەرەو تاعەت یاخود لە تاعەتیش کەمتر بۆ زیاتر گرنگەوەیەک هەمووی هەر گەڕانەوەی بۆ لای خوا ئەو گەڕانەوە بۆ لای خوا دەبێت داینەمۆ بێت و بناغە بێت و هەر پێت بێ کە دەچێت قۆناغی دووەمەوە زانیاری و بەرچاوڕوون بوونەوە دەبێت ئەوە پاڵ بە تۆ بنێ زانیاری پەیداکەی بەخوا و بە ئاینی خوا بە شەریعەتی خوا و بە ڕێگەی خوا تا بەرەو خوا بچی کە بریتێ لە گەڕانەوە دەبێت ئەوە داینەمۆ هاندەرت بێ ئەم زانیاریەکەت بەرەکەتی دەبێت و دەبێت زانیاریەکەش و تەوبەکەش هەر پێ بێ کە دەچێت قۆناغی سێهەمەوە کە بریتێ لە ئیخلاص و ساغ بوونەوە ئەگەر ئیخلاص و ساغ بوونەوەکەت لەسەر بناغی علم نەبێت لەسەر بناغی گەڕانەوە بۆ لای خوا نەبێ خۆ بۆچێ ئیخلاص بۆچێ ساغ دەبیەوە دەبێت ئەو سیانەت هەر پێ بنجە ئەوجا دەبی بە ئەهلی تەقوا ئینسان چۆن دەبێتە پارێزکار ئەگەر علمی نەبێ و ئیخلاصی نەبێ و ئەگەر هاندەرەکەی گەڕانەوە بۆ لای خوا و لە خوا نزیک کەوتنەوە نەبێ و پاشان دەبێت ئەو چوارانەی پێشت هەر پێ بن ئەمجا دەتوانی بگەیە مەقامی ئیحسان و بەرەو زیاتر بەرەو خوا بەرزبوونەوە بە پلەکانی تەقوا و پارێزکاری و بەندایەتیدا سەرکەوتن و دەبێت ئەو پێنجت هەر پێنجیان پێ بێ ئەمجا دەتوانی بەردەوام بی و نەلەخشا و نەپساو بی ئەگەنا بڵێ وڵاتێک کە هیچ قۆناغی علم تەوبە بەجێ بێڵی وەگە گەیشتە قۆناغی ئیخلاص علم بەجێ بێڵی خۆ بەجەهل ناتوانانی ئیخلاص پەیداکەی هەروەکو بەبی ئیخلاص ناتوانانی تەقوا پەیداکەی و بەبێ هەموویان ناتوانانی استیقامەت و بەردەوامی بۆ خۆت دەستە بەرکەی سوپاس دەکەین مامۆستا ماندوومان کردی ناماندوو نابم پاداش دواتە ئەڵقەی ژمارە 24مان تەواو بوو بەڵام هێشتا لە سەرەتای ڕێگای ساڵحبوون و بەرەو خواچوونین واتە لە هێشتا لە سەرەتای کتێبەکەی لە عەجایب نییە کاک پەیوەند نابێ بەرەو خوا ناچێ پێویستی بە پشودرێژی دەکات خوا یارمەتیمامدا هەڵبەت بەبەستی لە کتێبەکەی بینەران و بیسەرانی بەڕێزیشدا لە خوشک و برایان لە چوونی توێژەکان کە بە پشودرێژانە بە نەلەخشاوانە بە پێچەسپاوانە بە هەنگاوی محکەم بنین بۆ زیاتر لەخوا نزیک بوونەوە و زیاتر خواناسین و خواپەرستی و بۆ خوا سوڵحان و کە بە تەکید دەگە بۆ خوا سوڵحاین بە کەڵکی خەڵک وڵاتشمان باشتر دەی زۆر سپاس دەکەین جارێککە مامۆستا عەلی باپیر بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ژمارە 24 بەرنامەی نووسین و یادەوەری تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرم
خواتان لەگەڵ.